جوتیارانی هەرێمی کوردستان لە بەرامبەر خەرج نەکردنی پارەی گەنمەکانیان بۆ ساڵانی 2014 تا 2017 خۆپیشاندانێکیان بۆ بەردەم نووسینگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێخست و تێیدا داوایان دەکرد فشار بخرێتە سەر بەغدا بۆ خەرجکردنی پارەکانیان و پارەی گەنمی جوتیاران تێکەڵ بە ململانەی سیاسی و کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا نەکرێت. پارەی گەنمی ساڵانی 2014 و 15 و 16 و 17 جوتیارانی هەرێمی کوردستان بە تەواوی و لە زووترین کاتدا خەرج بکرێت. دوو پاڵپشتی جوتیاران بکرێت لە پێدانی پێشینە و پەین و بنەتۆ و هەتا دوایی. هەوڵی دۆزینەوەی بازار و ساختکردنەوەی بەرهەمە جۆرا و جۆرەکانی جوتیاران بدرێت. چوار کەمکردنەوەی باج و ڕسومات لەسەر جوتیاران. لە بەرامبەر ئەو داواکاریەی جوتیارانی هەرێمی کوردستان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە پێشوازی جوتیاراندا بوون ڕایانگەیان ئەو داوای ئێوە شایستەیە و ئێمەش داواکاریەکانتان دەگەینە بەغدا ئەگەرچی بەغدا هەرێم بە گەندەڵی لە پرۆسەی وەرگرتنی گەنم تاوانبار دەکات. کە گەڕاینەوە بەغدا ئەو یاداشتەی ئێوە دەگەینینە هەم سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق و دەیگەینینە پەرلەمانی عێراق و لە هەمان کاتدا هەوڵ بدەین لیژنەیەک یان وەفدێک لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان دهۆک هەولێر سلێمانی دروست بکرێ نوێنەری ئێوەشی تێدا بێ نوێنەری ئێمەشی تێدا بێ بچین بەردەرگەی ئەنجومەنی وەزیران و حەیدەر عەبادی بگرین و قبول نەکەین ئەو غەدرا زۆر ئاشکرایە لە جوتیارانی هەرێمی کوردستان بکرێت. بە جۆرەی زانیاریەکان نزیکەی 670 ملیارد دینار پارەی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن بەغدایە، بەڵام حکوومەتی عێراقی پەشیمان بۆتەوە لەوەی ئەو بڕەپارەیە بداتە جوتیاران. لە ئێستاشدا ئامادەی دەربڕیوە لەو بڕەپارەیە تەنها 280 ملیارد دینار بداتە جوتیاران. ئەمەش نیگەرانی جوتیارانی لێکەوتۆتەوە و ئامادەنین بەو بڕەپارەیە ڕازی بن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.